کۆی پەمپەکانی کە لە تاسوجای ئیژەکە تەنیا 6 پەمپە کە خۆی 14 پەمپە هەشتی پەچی کەوتووە لەبەر نەبوونی سیولە لەبەر نەبوونی پارە نەمانتوانیوە کار بکەین لە سەرچنارە تەنیا 3 پەمپ ئیژەکە داوامان کردووە پەمپەکان هەیە لەگەڵ بۆردی کارەباکە گەیاندنەکەی بەڵێندەر هەیە و تەندەرینی بۆ کراوە لەبەر ئەوەی پارە نەدراوە بەڵێندەرەکە ناتوانین بیگەێنین بۆەوەی بەشێک لە ئاوی سلەیمانی کەم بکەینەوە و بەشێک لە ئاوی چەمچەماڵ و شۆڕش زیاد بکەین. هاوڵاتیانی سنووری سلەیمانی هاوناڵەتیانی سنووری شۆڕش و چەمچەماڵ لە قەیرانێکی گەورەی ئاوی خواردنەوە و ئاوی بەکارهێنانن. جنابی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە گرفتەکەمان تێگەیشتووە بۆیە ئەم سایەچلەیان تەخسیس کرد بۆ سلەیمانی کە ببێ بە داهاتێک و ئیشی بکەین بەس ئەمە فریامان ناکەوێت ئێمە ئێستا لە حاڵی بکەین لە شۆڕژ لە پاشماوەی ئەنفال لە پاشماوەی تێکۆشەران قوربانیەکان جارێککە ببنەوە قوربانی ئاو 11 ڕۆژە ئاویان پێناگە لە ڕاپەڕین چەند ڕۆژە 6 ڕۆژە پێمان نەگەیشتووە لە دۆخێکی زۆر خراپین و مالیات و بڵین دەستمان لە وەزارەتی داراییشتووە چکەوە 3 ساڵە ئێمە بە ئەو بنیێشتا ئەجوینەوە و لە 92 و کێش و گرفتەمانەیە بۆیە ڕووی داواکاری سواڵمەکەمە خاوەن سەرمایەکان ئەوانی کە پاریان هەیە و زەکاتی پێکەن خێر و کار و خێرخوازی پێواکەن ئەمە لە هەموو شتێک خێرترە. داواکارم لە لێپرسراوەکانمان لە ئەنجومەنی باڵای نەوت و گازی هەرێم ئەوەی کە پارە و داهات لە کۆمپانیای نەوتەکان وەرەگرن لە خاوەنی بانکی کوردستان کە ئەوان پاریان هەیە و پێویستە لەم لێرە سەرفی بکەن.